هەکار ئەگەر ببیستین ئەڵێن بۆ نمونە منداڵێکیان لە ژوورێکی تاریک و بە برسێتی هێشتۆتەوە بۆ ماوەی چەندێک سجنیان کردو چ هەستێکت بۆ دروستە بێ زۆر هەستێکی ناخۆشە بێگومان هەر کەسێک مرۆڤایەتی تیابێت هەستێکی زۆر ناخۆشی بۆ دروستە بێ هەر یەک لە ئێمە بەبێ ئاگاداری ئەوەی کە هۆشیار بین منداڵی ناخی خۆمانمان خسۆتە ناو تاریکی و بە برسێتی هێشتومانەتەوە چونکە ئەگەر نەڵێم زۆرێک لە خەڵک بەڵام لە زۆر زیاتر بەشێکی زۆر زیاتری خەڵک لایانی عرفانی ڕەنگە هەر لە یاد کرد بێت کە لە ڕووی لایانی عرفانیەوە ئەو منداڵی ناخی خۆی پەروەردە بکات بێنێتە ناو دنیای ڕووناک تێری بکات لەم دنیایی کە پڕە لە ڕووناکی جام بە بابەتێکە تا بڵێ هەستەکەیت تۆزێ وشکەنە ئەمە دەتوانین بڵێن تەواو فەلسەفی بابەتێکی و لە هەمان کاتدا ئێمە دەمانێت ئەم فەلسەفە بکوردێنین و ئایدیا بیرۆکە فکرەی کوردی لە ناو تێدا جێ بکەینەوە و هی کانگیری لەگەڵ ئەخلاق لەگەڵ سروشتی مرۆڤی کورد هەمووی جێ بکەینەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەم بابەتە تەنیا بۆ قسەکردن نییە هۆشنگ شێخ محەممەد کە نووسەر و وەرگێڕ و شێوەکارە دوێنێ پێشانگایەکی ناوازەی هەبووە ئەمڕۆ لە ستۆدیۆیە و لەگەڵ ئێمایە میوانی ئێمەیە کاگۆشنگ زۆر بەخێر بێ ئەم بەیانە لەگەڵمانین لەوە دەست پێ بکەین پێشەنگایەکەی سەرنجڕاکێش و کتێبیشت تێدا نمایش کردووە بۆ گەنجانشی دەکەیەوە پێشکەشی گەنجان دەکەی کۆکردنەوەی ئەو بابەتانە چۆنە بابەتی وێنەکێشی و بابەتی ببوورە بە پێشانگا بابەتی نووسین شعر هەموو ئەمانە سەرەتا زۆر سوپاس بۆ ئەو بانک هێشتا هەروە سوپاس بۆ هێرۆخان و کاک حەمیدیش کە دوێنێ بەڕاستی زۆر ئەسیەتیان کێشە تا راپۆرتەکەیان ئامادە کرد خۆشحاڵم کە لێرە بتوانین بەو بەیانیە باس لە گوڵە زەردەکانی هەرێمی هەشتم و باسی هونەر و باسی خەیاڵی خەلاق و باسی جیهانی حەقیقەت و ڕاستی و عێرفان و سۆفی گەری بکەین بە تایبەتیش کە وەک جەنابەت ئاماژەت پێدا بە شێوەیەکی کوردانە هەروەها عاشقمەوە بە نەزعەیەکی ڕوحانیەوە بین باسی ئەو بابەتانە بکەین تەبیعی سەبارەت بە پیشانگاکەی کە لە ڕۆژی شەممە چواریمان کردمانەوە تا ئێستا بەردەوامە و چەند ڕۆژی جشتیکەش بەردەوامە بێ پیشانگاکە سەرەتا دەبێت ئەوە بڵێم کەەوە هونەرمەند باڵا ئەحمەد ڕێکی خستووە بە سوپاسەوە چوار جونگەی سەرەکی لە خۆیەگرێ یەکەمینان کۆمەڵێت تابلۆی من تێیدا نمایشکراون بەشی دووەمیان کۆمەڵێک یاد و یاوەری دەستنووس دەفتەر نامەی خۆم کە لە ساڵی هەشتاکانەوە هینەوەتەکانەوە تێیدایەتی نمایشکراون بەشێکی کەی پارچە ڤیددیوەیەکی کورتە لەسەر ڕۆژێکی ژیانی من تێیدا نیشانەدا لە دەوام لە ماڵەوە لە باخچەکەم خەریکی چیم ئەوەی چوارەمیشان بەڕاستی ئەو کتێبە بوو کە کتێبێکی هەم شعریە هەم مۆتیڤە واتە کتێبێکی هاوبەشە لە مابینی من و هونەرمەند باڵا ئەحمەد من شعرەکانم نووسیوە ئەوش بۆ هەر شعرێک یا هەر بۆ پەرەگرافێکی شعری تابلوویەکی تایبەتی کردووە بەناوی مۆتیف تێرەدا وە کارێکی هاوبەش پێکەوە بڵاومان کردوتەوە پێگومان بە چاپێکی زۆر جوان کاغەزێکی باش بەرجێکی باش چاپمان کرد بۆ ئەوی بەڕاستی ئەمە ئەوە نیشان بدەین کە شعر و تابلۆ یا هونەر بە شێوەیەکی گشتی ئەوەندەی بکرێ بە پێی ئەو ئیمکانە مادی و معنەویەی کە هەیە ئێمە بەرچاوی خین و بە جێی خۆشێتی لێرە بە سوپاسەوە باسی ئەوە بکەم کەەوە ئەنستی تۆی استراتیژی نیشتیمان ئەرچی لە چاپکردنی کتێبەکەی گرتە ئەستۆی خۆی باش کاگۆشنگ لە میانەی قسەی جەنابتان و لە دەستپێکی قسەکانی هەکار ئەمانوێ ئەم فەلسەفەی ئیشراقیە و فەلسەفەی سوهرەوەردی و نووسینەکانی سوهرەوەردی کوردانەتر بۆ خۆی کەسێکی کورد بوو ئەوە هیچ کە لە سەدەی شەشەمە ژیاوەش من سەرەتاکانی سەدەی حوتەم بەڵام ئامانجی ئەو کەسەوە بووە کە ئاشتەواییەک لە جیهان هەبێت هەر لە فەلسەفەی ئەرستۆیی و فلاتۆنی و لە زەردەشت و لە ئیزدی و لە هەر هەمووی کۆ کردوەوە ئەوەی کێستاش لە کوردستان هەیە و سمبلێکی جوانی کوردستان نیشانەدات ئەو پێکەوە ژیان و ئاشتەواییە کە لەناو هەرێمی کوردستانە تەواوی ئاین و ئاینزاکان لەم هەرێمە بە ئاشتی دەژین چۆن ئەتوانی ئەم دوو شتەکە لە سەدەی شەشی زاینی تاوەکو ئێستا ئەم بابەتە لەناو کووردا هەر هەبووە چۆن ئێستا وێنایەکەی نیشانە دەیت بێگومان ئەگەریمە باس لە فەلسەفەی ئیشراقی سوورەوەردی بکەین بەڕاستی چووکە ئەو با بڵین دامەزرێنەریەتی هەرچەندە خۆی ئەڵێ من نۆژەن سازی ئەو فەلسەفەیەم لەبەرەوەی پێش من هەبووە لای زەردەشتیەکان هەبووە لای ئێزیدیەکان هەبووە یاخود لە شەڕق بە شێوەیەکی گشتی
هەبووە بەڵام ڕێگەکانی فەلسفەی ئیشراق بەڕاستی ئەگەڕێتەوە بۆ میترایزم بۆ ئێزیدی بۆ زەردەشت هەتا بۆ مانیزم ئەوەی پێگوترێت بەسیرەت یا گنووسی جوویی مەسیحی هەروەها لەناو فەزای ئیسلامیشدا هەیە لەناو بودیزمدا هەیە بێگومان بەشێکی گەورەی فەلسفەی ئیشراق لەناو تەسەووفە سوورەوەردی خۆی لە کتێبەکەی کە ئەساسی ترین کتێبێتی حکمەتی ئیشراق کە بە خۆشحاڵیەوە من تەرجمەی کوردیم کردو و دوو جاریش چاپ کراوە تا ئێستا خەریکە بۆ چاپی سێم ئامادەی ئەەکەینەوە لەوێ زۆر بەڕاشکاوی باسی سەرچاوە هەم فکری هەم عقلی هەم ڕوحیەکانی خۆی ئەکا بۆ نمونە ئەڵێ من لەوانەوە فێر بووم بۆ نمونە هێرمس ئەفلاتۆن بە ناوی هین ئەڵێ ئیمامی حەکیمەکان ئەفلاتۆن ئەرستۆ فیساگۆرس هەروەها ئەندامانی ئەنجومەنی پیرانی موغانی زەردەشتی کە بە ناو ناویان ئەهێنێ بزرگمەهێر فرشەوەشتر جاماسب هەروەها زەردەشت وەکو پێغەمبەری چاکەکار وەسفی ئەکا و باسی بوودا ئەکا باسی مانی ئەکا ئیتر سەرچاوەکانی خۆی بە ئاشکرا دیاری کردوون حەلاج بەستامی کۆمەڵی سۆفی تریش ناویان ئەهێنێ ئەوەی گرینگە ئێمە ئەمڕۆ کە تەویلی فەلسفەکەی سوورەوەردی بکەین فەلسفەی ئیشراق ئەوەیە کە بەجددی ئەو هەوڵێکی زۆر گەورە زۆر ناوازەی هەیە بۆ ئاشتەوایی لە نێوان خۆر هەڵات و خۆر ئاوا عەقڵ و ئیمان دین و فەلسفە وا لە سەردەمی خۆشیە بەڕاستی ئەگەر ئێمە دیراسی ئەو دۆخە سەقافی سیاسی دینی کللتوری فەرهەنگی زمانەوانیە بکەین کە لەو سەردەمەیە هەبووە لەناو فکری میتافیزیک بە تایبەتی میتافیزیکی ئیسلامی بەڕاستی سوورەوەردی زۆر کاریگەرە چونکە ئەو بە شێوەیەکی وەها بابەتەکە تەڕح ئەکا کە ئەڵێتن ئەبێ ئێمە هەم لە ڕێی فەلسفەوە و هەم لە ڕێی سۆفی گەریەوە بتوانین لێکۆڵینەوە لە حکمەتی خواوەندی بکەین بۆیەشە بابەتە ئاشتەوایەکە لێرە پێمان ئەڵێ کە لە لای ئێمەی کوردەوە ڕێجێکی زۆر کۆنی هەیە ڕێجێکی ئەسڵەن دیێرینە ئەگەڕێتەوە بۆ پێشین شتێکە کە ئەتوانین بیبینەوە ناو جیهانی قیدەم بەمانای کۆن سەرەتا ئەوەل تەوەی سوورەوەردیش لە ساڵی 1955 کە لەدایک بووە و لە تەمەنی 36 ساڵیش شەهید بووە بۆیە لەو ماوەیە ئەبینین ئەو لەلایەنی تیۆریەوە دێ بە شێوەیەکی زۆر قوڵ زۆریش فراوان ئەگەڕێتەوە ناو ئەو ڕەجی ئاشتیە ئەوەش پێمان ئەڵێک ئاشتەوایی لە نێو ئەو معریفەیەدا لە نێو ئەو فکردا شتێکی وجودیە واتە ئاشتەوایەکە پەیوەندی بەلایەنی وجودی ئینسانی کوردەوە هەیە تەنیا شتێکی معریفی نییە ئێمە فێری ببین بەڵکو لە ناو ئێمەدا وەک شتێکی ڕەسەن وەک شتێکی بنەما بنەڕەت لە ناو کوردە مەسلەی ئاشتەواییە جا نەک تەنیا لەگەڵ مەسلەی مرۆڤ و مرۆڤ بەڵکو ئەوەی تێبینی ئەەکەی کورد وەکو بوونەوەرێکی تەبیعی لەگەڵ تەواوی تخم و ماکەکانی سروشت لەنێو ئاشتەواییەکی زۆر قوڵدا ئەژی بۆ نمونە مەسەرەن ئەبینین لە هەندێک دینی کۆنی کووردا ئاگر پیرۆزە یا ئاو پیرۆزە یا خاک پیرۆزە یا هەتا تەیر باڵندا ئەو شتانەی تر هەمووی پیرۆزە گوڵ پیرۆزە ڕۆک پیرۆزە تەواوی ئەنسورانێک ئەنسوری ژیانت بۆ کورد پیرۆزیەکی بێزگەلەوە شتا نەفسەکانیش بۆ نمونە لە مابینی نفسی ڕۆچی نفسی ئاژەڵی نفسی ئینسانی یەکتایەکی گەورە هەیە هەر بۆیە خۆی بە باز ئەچوێنێت لە نووسینەکەی ئەڵێ من بازێک بوومە بەزدە بجا نەک هەر باز ئەو ناوی شالورە هێنێ ناوی سیمرخ ئەهێنێ باز هێنێت و چیسەڵە هێنێ مێرولە ئەهێنێ هەنگە هێنێ پەپووس لێمانە ئەهێنێ من لێکۆڵنمەیەکی ئەوەم لەسەرەوان هەیە چیرۆکە ڕەمزیەکانی سوورەوەردی هەمووی لەسەر زمانی تەیر و تەواڵ قسەکە بۆیەش ئێمە تێگەن ینی ئەو تقریبا بنەمایەکدا ئەنێ بۆ ئەوی لەناو عیرفانە پێڵێن وحدەتی وجود هەروەها وحدەتی شهود یعنی ئەو بەڕاستی سوورەوەردی زۆر بەقۆڵی بەفراوانی باوەش بە وجود ئێستا ئێمە سەی دەکەین فەلسفەی عیرفانی بوون و سۆفیگەری شوێنێکی زۆر باشی بۆ کراوەتەوە لە ناو ئاین و یەکان ژیرە لە ناو ئاین و ئاینێک بە شێوازێکی کوردانە بەڵام سوورەوەردی خۆی بۆ قوربانی ئاین و بە قوربانی بیرۆکەکەی ینی پێم وایە لەسەر ئەو بنەمایە شەهید کرا کاتێک زیندانی کرا و مانەوە مانگرتنە ناخواردن هەمانە دواتر جان لێ دەستدا عیرفان بوون ئەوە دەهێنێ مرۆڤ جانی خۆشی تەنانەت بۆ بکاتە قوربانی بێگومانە یعنی ئەگەر ئێمە ئەوڕۆکە بڵین لە ساڵی 2023 بۆ نمونە کەسێکی وەکوون بۆ عیرفان بە تایبەتی بە جەوهەر و یا ناوەڕۆک و شێوازە کوردیەکەی ئەکاتە خەمێکی گەورە و ئیشی لەسەرەکە لێکۆڵینەوەی لەسەرەکە بەدایان کتێبی لەسەر چاپەکە و ئەنووسێ و بڵاویەکاتەوە عیرفان بۆ من لەوەوە گرینگە یەکەمین شت پایەی مرۆڤ لە ناو عیرفاندا زۆر باڵایە بۆ نمونە کەسێکی وەکو ئیبن عەرەبی ئەڵێ مرۆڤ ڕۆحی جیهانە ینی کە
خدا ئەو هەموو جیهانە گەورەی خەڵق کردووە ئەو گردونە ئەگەر مرۆڤی خەڵق نەکردبایە جیهانێکی بێڕوح ئەبوو یا بۆ نمونە کەسێکی وەکو ابن عەرەبی ئەڵێ مرۆڤ بیلبیلەی چاوی خوددایە بێگومان جا لەناو میراتی ئیشراقی پایەی ئینسان ئەوەندە بەرزە کە ئەو ڕۆکە ئێمە لەناو ئەو سیستەمە مادیە لەناو ئەو هەموو شەڕ و وێرانکاری کە جیهانی گرتوتەوە زۆر گرینگە ئێمە لە ڕێی عیرفانەوە کە بێگومان عیرفانیش بەشێکی گەورەی لەناو دینە بەشێکی لەناو فەلسەفەیە بەشێکی لەناو ئەدەبە لەناو هونەرە لەناو شعرە ئێمە بین کەڵک لەو میراتە وەربگرین بۆ ئەوەی تێبگەین ئێمە لەناو ئەو سیستەمە مادیە بەرەو کوێ ئەڕۆی پێویستمان بەوەیە بەڕاستی جارێکی کە ئێمە مەیلێک و یاخود نزعەیەکی ڕوحانی پەیداکەینەوە و حزوڕی ئینسانی لەناو ئەو جیهانەدا لەو ساتەدا ئەو مەیلە ڕوحانیە دەستی بگرێ بۆ ئەوەی بەرەو ئارامی بباتەوە. باش کاک هوشنگ من لە سەرەتا ئاماژەم بۆ کردم زۆر ناخۆشە گەر ببیستی منداڵێک لە ناو تاریکیەکە و بەبرسێتیە حاڵەتێکی با بڵین ئەو حاڵەتە عیرفانی کە مرۆڤێک لێی نزیک ئەکەوێتەوە مرۆڤ بەرەو ناخی خۆی ئەبات بەرەو ناخی با بڵین ئەو منداڵێکە لە ناخمانە هەیە بەرەو تەعالیت ئەبات وەکوەوەی کە سۆهرەوەردی ئەو کەسایەتیە بینەڵێ ڕیشت بۆوە ڕەنگی سوورە تۆ تەمەنێکی زۆر کەمە دێڵە ناتۆ بە هەڵە تێگەیشتی من زۆر بە تەمەنم بەڵام لە قوڵاییەکە بوومەکە تاریکی و شوێنە ڕیشی منی بەو ڕەنگە لێ کردووە ئەمێ بڵێم باسیەوە بکەم عیرفان ئەوەندە قوڵ تەکاتەوە لە ناخی خۆت کە بەرەو تاریکی ناخی خۆت بڕۆی ڕووناکی بدۆزیتەوە ئیشراق بدۆزیتەوە یان بەرەو تەعالی ئەدبات بەرەو سەرەوە ئیشراقی سەرەوە ببینیت ئەوە پرسیارەکە زۆر جوانە ئەگەر بگەڕینەوە بۆ ئەوە سوورەوەردی قسێکی کە ئەڵێ لەناو هەر ئینسانێکدا ئەڵێ نقطەیەکی شەریفی خواوەندی واتە نقطەیەکی باڵای خواوەندی لەناو دڵی هەموو ئینسانێکدا هەیە ئەوە ئەمێنێتەوە تۆ وەکو ئینسانێک ئەو نقطە خواوەندیە باڵایە کەشفکەیت ببینیت و لەوێەوە بەرەو وجود بچیت من ئەو دوایانم ئیش لەسەر ئەزمموی ڕۆحی مەلای جەزیری ئەەکە بێگومان مەلای جەزیری یعنی بۆ من قوتبێکە لە قوتبەکانی عیرفانی جیهانی نەوەک تەنیا کوردی چکە زۆر قوڵە زۆر فراوانەوە بە زمانێکی کوردی یەکجار باڵای لاهوتی قسەکە لە ئەزمموی مەلای جەزیری فەقێت تەیران مەلا پەرێشان سەید براکە زۆر شاعری دیکەی کوردی ئێمە لەوە ئەگەین ئەو گەڕانەوەی بۆ زات کۆمەڵێک دەرەنجامی زۆر گرنگی هەیە دەرەنجامەکان لەسەر مەسلەی ڕەهەندەکانی دین ڕەهەندەکانی ئیمان ڕەهەندەکانی عشق ڕەهەندەکانی زانین ڕەهەندەکانی خۆشەویستی هەموو ئەوانە ڕەنگەداتەوە بۆ من ئەدەبیاتی کلاسیک هەر لە بابەت تاهری عوریانەوە بیگرێت تا ئەگاتە دوای شەڕی یەکەمی جیهانیش میراتێکی ئیشراقی زۆر گەورەیە ئەو ناوانەی کە هێنام و ناوی تریشەیە کە تەماشای نەکەین ئێمە لەناو ئەو میراتە بەڕاستی هێزی عشق و ڤیان یا خۆشەویستی ئەوێنداری زۆر هەم قوڵە و هەم گەورێ و هەم وزەیەکی ئینسانی ئەوەیە کە ئینسان ئەتوانێت لە ڕێی ئەو زەوە باوەش بە هەموو ژیان جیهان ئیمان و دنیادا بکە جا لەلایەکەوە ئەو قوڵبوونەوەی بۆ مەسلەی زات لێرەوە تێکەڵ بە مەسلەیەکی زۆر گرینگە بێ کە ئەویش مەسلەی یەکتاییە واتە تەوحید بۆ نمونە لە ئەزمموی مەلای جەزیری ئێمە تێئەگەین لە ناو زاتی قوڵی ئینسانیدا ڕۆح و جەستە ئەتوانێت ببێتەوە بەیەک و هەروەها لەناو ئەو ئەزممونەدا ئێمە وەکو زاتێکی جوزئی پاژەکی بچووک ئەتوانین تێکەڵ ببینەوە لەگەڵ زاتی مطلق خدا یا حقیقت ئیتر لەلایەکەوەی ئەمە فعلەن لە ڕێی ئەو قوڵبوونەوە بۆ ناو زاتی خۆمان داماڵینی هەموو ئەوەی کەوە مادیە ئەتوانین لە ڕێی ئەوەوە بەرز ببینەوە بەڵێ و ڕووناچی یا حقیقت یا ماڵی خواوەند زۆر باشە کاگۆشنگ شتێک هەیە ئەمێ پرسیار بکەم بۆ بێگومانم پرسیارانە بۆ ناسینی زیاتری سوهرەوەردا چونکە ئەم پیاوە یاخود ئەم فەیلسوفە با بڵێن کاری لەسەر فەیلسوفەکانی پێشخۆی کردووە و پێیان سەرسام بووە وەکو ئەرستۆ ئەفلاطون و هەموو ئەمانە سەرەتا سۆفانیش باسی کرد لەسەر پەیامبەری ئیسلام محەممەد ڕوودی خوای لەسەر بێ لەسەرویش بێگومان پەیامی هەبووە قسەی هەبووە و لەسەر زۆر بابەتی دیکە دەستی هەبووە پەلی هاوێشتووە پەرتیەک هەبووە بەڵام تشتێک وای کردووە ئەم پیاوە بەم شێوازە بیرکاتەوە لە کاتێکدا لە سەردەمی خۆی بەشێک لەو کەسانێک کە متابعی ئەو بوون بە دواتر چونیان لە بابەتەکانی ئەو کرد هەندێک وەکو لادەر سەیریان دەکرد یان پێیان وە بۆ ئەم پیاوە گۆڕاوە تێکەڵیەکەی بۆچی وای کردووە فەلسەفەی و تەنیا ئەوە بووە کە بتوانێت هەمویان وەکو مرۆڤ کۆ بکاتەوە لە پەیامێکدا
جێگای بکاتەوە خاڵی هاوبەشیان بۆ بدۆزێتەوە خۆی بابەتێکدا چڕ هەندێکی هەیە مەسەلا ڕەهندێکیان تایبەتە بە سۆفێگەری یەکێکیشیان تایبەتە بە فەلسەفە ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ ئەو مێژوە مەسەلەن کەینێ بۆ نمونە فەلسەفەی ئەڕستۆ هاتە ناو جیهانی ئیسلام یان ناو ڕۆشنبیری ئیسلامی بێگومان لە سەردەمی مەئمونەوە دێ و هاتنی فەلسەفەی ئەڕستۆ بۆ ناو سەقافەی ئیسلام لە ڕێی دەوڵەتی عەباسیەوە ئەوە خۆی لە خۆیدا ڕووداوێکی زۆر گەورەیە چونکە ئیمپراتۆریات و یاخۆت ئەوانی کە پێڵین کیاناتی گەورە پێویستیان بە جۆرێک لە فەلسەفەیەکە کە ئامرازی بۆ نمونە تعریف یاخود قیاسکردن یا کۆمەڵێک ئەو ئەمرازانەی لە ناو لۆجیک یا منطقی ئەرستۆییدا هەنە بۆ ئەوان پێویست بوو بۆ ئەوەی پایەکانی خۆیان زۆر بە پتەوی بۆ حکومکردن دابمەزرێنن بێگومان سوورەوەردی ئاگای لەو شتانە هەیە بۆیەشە ئەویش دێ هەر چۆن مەئمون لە ڕێخەونێکەوە فەلسەفەی ئەرستۆ ئەهێنێ سوورەوەردیش لە ڕێخەونێکەوە جارێکی کە ئەرستۆ ئەباتەوە ناو تەسەوف بۆ نمونە ئەڵێ ئەبۆرژام مامۆستای یەکەم هات گوتم مامۆستا لە ڕێ ئەو مەنتیقەوە من ناتوانم بگەم بە حەقیقەت گوتی باشە بگەڕێەوە بۆ دڵی خۆت بابەتەکان چارە ئەبنواتە ئەگەیت بەڕاستی بۆ من ئەوە پێچێکی زۆر گەورەیە لە فکری هەم فەلسەفی هەم عیرفانیدا کە سوورەوەردی ئەیکە بۆ نمونەوە یەکێکە لە هۆکارەکان لە بەرەوەی ڕەتکردنەوەی ئەرستۆ بە پێی ئەوەی کە دەسەڵاتێکی گەورەی وەکو عەباسیەکان کە بەکاری دێنن بۆ حکومکردنی جیهان نەوەک بۆ ئەوەی ئێمە ئەزمموی جیهان بکەین زۆر جیاوازە لەلایەکێکەوە بابەتی تەسەوف دوای کوشتنی حەلاج لە بەغدا و پارچە پارچەکردنی و سووتانی و هەتا خۆڵەمەشەکەیان فڕێدایە ناو ڕووباری دیجلا ئەوە ترسێکی دروست کرد بۆ ئەوەی کەسی تر دوای ئەوە باس لە سۆفیگەری و یاخود لە ڕووە معریفیەکەی سۆفیگەری نەکە و باس لە حکمەتی خواوەندی نەکرێت بۆ شێوەیە کە لای حەلاج هەبوو ئەوە تقریبا نزیکەی 300 ساڵێکی خایان تا ئەو سەردەمەی کە سوورەوەردی بێت جارێکی دیکە باس لە سۆفیگەریەکی فەلسەفی بکە هەروەها لە پاڵەویشدا ئێمە لە بیر نەکەین ئێمە سوورەوەردیەکی دیکەمان هەیە کاویش عومەری سوورەوەردیە پێش ئەو بە 10 ساڵ لەدایک بووە 1235 مردووە ڕاوێژکاری خەلیفەی عەباسی بووە شاگردی عەبدولقادری گەیلانی بووە گرنگترین کتێبی تەسەوفی ئیسلامی بە تایبەتی هەیە لە سونیەکە کە عەوارفی مەعارفە ئەو نووسیویەتی بە خۆشحاڵی من ئەویش وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی بۆ ئەوەی ئێمە جیاوازی بەس ئەوە تەواکم جیاوازی لە مابینی دووشت بکەین لەو سەردەما سۆفیگەریەک دروست بوو کە ئەتوانین ئێستا بە ناوی سۆفیگەری میلی و یاخود شعبی ناودێری بکەین لەگەڵ سۆفیگەریەکی تری فەلسەفی کە ئەویان سوورەوەردیەکەی خۆمان بڵین دامەزرێنەریەتی ئەوەی تریشیان هەر عومەری سوورەوەردی خۆمانە دامەزرێنەریەتی جاوانە هۆکارێک بوون بۆ ئەوەی دەسەڵات بە شێوە گشتێکەکەی هەم سەلاحەدینی ئەیوبی هەم خەلیفەی عەباسی پشتگیری لە پرۆژەی عومەری سوورەوەردی کرد لەبەرەوەی تەسەوفەکەی ئەوان تەسەوفێکی ئیسلامیە شریعەتە تەریقەتە فقی تێدایە ئەوەی سوورەوەردی زیاتریان مەسەلەی معریفەت و حەقیقەتە بێگومان سوورەوەردی کە ئاخر وێستگەی ژانی لە حەلەب بوو لەلای کوڕەکەی سەلاحەدینی ئەیوبی و بەڵام بەداخەوە لەوێ سەریدانە باش بۆەوەی کە ئەو ئیشراقە ئەم بەیانیە ئێمەش بگرێتەوە گوڵە زەردەکانی هەرێمی هەشتم بەچمە بەستێک وەکو دواک پرسیار لە جەنابەکەم بەچمە بەستێک ناوت لێنا و دواتر یەک پارچەش لەوانی کە بەدڵی خۆتانە بۆ بێگومان سەبار بە ناونیشانەکە گوڵە زەردەکانی هەرێمی هەشتم هەرێمی هەشتم خۆشی چەمچێکی عیرفانیە سوورەوەردی باسیەکە بە عەرەبەکە بێ بە ئەقلیم ثامن هەرێمی هەشتم بە کورتی زۆر بە کورتی دەربڕین لە جیهانێکەکە کە مادەیەکی نەرمینی هەیە جیهانی خەیاڵی خەلاقە جیهانی خۆشەویستیە جیهانی عشقە جیهانی زانینە جیهانی هونەرە ئەو زۆر بە کورتی ئەگەر ناچم کەکە زۆر فراوانە ئەو شارەکە خوێنمەوە بە ناوی سپێدەی مرۆڤ سپێدەیە و لە دڵمدا بۆنی پێستی پەلکە پونک عەتری لاملی بڕکە جیا تێکەڵ بە نەرمینی خەیاڵی ڕەبەنێکی سینە ساف دەبێت ڕژانی تیشتی هەتاو خزانی ئاونگ ئاوێتەی ئارامی دڵی شوانی ژیان دەبێت باخ سۆزی ناوەکانی حەق دەڕژێنێتە گوێی عارف زەوی باشترین باخەوانە حکمت و شادمانی بەڕەوان دەبەخشێت سۆزی مرۆڤ بۆ ناوە مقەدەسەکان نزاکردن بۆ ئەوەی یادەوەری لە ئازار پاک بێتەوە عشقی یەک کەس یەک جار دەتخاتە ئەبەدیەتی خۆتەوە ناوی گوڵێک
حرفەکانی ئاوازێکی قەدیم کە قەت کۆن نابێت بە ڕەنجی خوڕەی ئاو لەسەرتدا دەزرینجێتەوە تەمەن دەڕوات دەیان برین لە دوای خۆی جێدێڵێت خۆشەویستەکان کەسە نەرمینەکان لەسەر ڕۆح بە شێوەی مرۆڤی یەکەم لە پشت پەردەی چاودا سەرگەرم دەکەنەوە تێکەڵ بە ئاوازی بەرزی یار دەبن کە تەنیا یەک جار بۆ نەمری ڕۆح ئاوازێکی ئاسمانی دەخوێنێت. دەستەکانت خۆش دەستەکانت خۆش هەر بمێنی زۆر سپاس دەکەین بیانەکە زۆر جوان کرد. من سپاسدان دەکەم ئێوە خۆتان جوانن. زۆر سپاس دەکەین هەرکرد کێشە بەردەوام بیت و هەر سەرکەوت زۆر سپاس بەڕێز شێخ محەممەد نووسەر و وەرجێر زۆر سپاس بۆ تۆ.